ئەمە دیمەنی حەوزێکی پیسبووی ماسیە کە بەشێک لە ئاوەڕۆی کەلاری تێکەڵ دەبێت و بەو هۆیەوە ماسیەکان دەمرن. لەم ناوچەیە کە ناوچەی شێخلەنگەرە و دەکەوێتە خوارووی کەلارەوە نزیکەی 40 حەوزی ماسی هەن و خاوەن حەوزەکان دەڵێن گیرۆدەی دەست تێکەڵبوونی ئاوەڕۆی کەلارن بە پرۆژەکانیان. ئەو سەرچای ئاوەکەمان هەر پیس بووە، پیسەکەیشی زۆر بۆ نەوی بێژین لە 150 لە 100 لامایە لە 185 ئاوەکە ڤایرۆز و بەکتریا و ئەم بەزمەی بوو ئەو مەشروعی گردەگۆزینە هەرچی خراپ و پیسی هێتێتە ناوی حکومەتیش هاوکاریەکمانی نەکردیە تو خۆمانش بەڵێ هەوڵێکماندا چارەمان کرد. ئیستا ئاوەکە باشە تقریبا 125 باشە ئاوەکە، بەس ئیسە زیاتریشی ما هەمایەتی لە گردەگۆزین تۆزێ دەستکاری بکەی ئەو ئاوەڕۆی گردەگۆزینی نێتە سەری جیایکەی تۆ زۆر باشە ئەگەر بۆمان بکەن چاکە. وەکوەوەی دەیبینن بەشێک لە ئاوەڕۆی شارەدەی گردەگۆزینەی خوارووی کەلار لێرەوە تێکەڵ بە ڕووباری سیروان دەبێت. بەوپێی بەشێک لە حەوزی ماسیەکان دەکەونە خوارووی ئەم شارەدەیەوە ئاوەڕۆکە تێکەڵ بە حەوزەکانیان دەبێت. ئمڕۆ کردماندا لێ شەوی لە هاتە 2030 ماسی مامردارەوە کام پرۆژەیە لە لای کەمیتیا باتە نێزگە 80 تا 90 میلیۆن ئەمە کەمەکەی خەسارێ کرد و ئاوەکەمان زیێرابەکەی تیا بوو زیێرابەکە هیچ چارەسەرێکی نەوە. خاوەن حەوزەکان بەهۆی تێکەڵبوونی ئاوەڕۆ بەشێک لە حەوزەکانیان وشک کردووە. ئەمە هەمووی پیسی مەشروعەکەیە، ئەمە حکومەت شانازی پیوەکان پیسیوەتیە. دەیانەوێت حەوزەکانیان پاک بکەنەوە، بەڵام وەک خۆیان دەڵێن بە بیانووی تەواوبوونی مۆڵەتەوە ڕێگریان لێ دەکرێت و مۆڵەتیشان بۆ نوێ ناکرێتەوە. هەمووی پیسی ئاوەکەی هاتە سەری. ئەم حەوزە لە پشتمانەوە تقریبا نزگە 40,000 ماسی تیا بۆ بە هەردیوە، زیاتر من خۆم 30,000 ماسی مرگدا 30,000 ماسی مرگدا سەرەکەی دوای ئەوەی کشی ئەمە هۆی نەخۆشی ئاوەکە بوو. من خۆم ساڵوا بێ 150 لە خەسارم کردە بەس بەهۆی پیسبینی ئاوەکە. هیچ ئەو ماسی چی خزمەتیەکەین ئاڵفێ زۆر تێنێن پێی خزمەتێکەین حرسمانەیە ماسیەکەمانەوێتە نیو کیلۆیە دوای بە دەستپەتی و دەست بەتاڵیە چوونە بۆ ماڵ. پیسبوونی سەرچاوەی ئاوی حەوزەکانی ماسی لە کاتێکدایە زۆربەی بەرهەمی ماسی کە لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە ماسی حەوزەکانن نەک ڕووبار و دەریاچەکان. ساڵ ماسی دەریاچە و ماسی سیروان زۆر کەمە و دەریاچەی دەربەندیخانی ئیمساڵ ئاوی بە ڕێژەیەکی بەرچاو زیاوی کردە کە ماسیەکان بەرەوبڵاو بوونەتەوە و ڕێژەی ڕاوکردنیان زۆر کەمەوە بۆ تۆ بۆ ئێستادا ماسی حەوز زیاتر لە بازاڕ بوونی هەیە و ڕێژەی چوونیشی باشترە. دەنگی ئەمریکا پەیوەندی بە بەرزان کەریم بەڕێوەبەری شارەوانیەکانی گەرمیانەوە کرد بەڵێنی ئەوەیدا لە نزیکترین کاتدا هەوڵی چارەسەرکردنی کێشەی خاوەن حەوزی ماسیەکان و دابڕینی ئاوەڕۆی شارەدەی گردەگۆزینە لە سەرچاوەی ئاوی حەوزی ماسیەکان بدات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.